پرۆسەی سیاسی و بارودۆخی ئیسلامیەکانی جیهان لە دوای گۆڕانکاریەکانی ئەم دواییە بووەتە جێگەی باسی توێژەران و چاودێران و پێیان وایە لەبری ئەوەی کودەتا با ترسێک بۆ سەر لایەنە ئیسلامیەکان تەماشا بکرێت پێویستە سەرزەنشتی کودەتاچیەکان بکرێت. ئیبراهیم محەممەد عەزیز چاودێری سیاسی باز لە پرۆسەی سیاسی تونس دەکات و دەڵێت بەهاری عەرەبی کە پارتی نەهزەی تونسی ڕۆڵی گەورەی تێدا هەبوو لە ئێستادا کودەتای بەسەرداکراوە و نەیانهێشت وەک ئەزموونێکی سەرکەوتوو بەردەوام بێت. ئەو چاودێرە سیاسی پێشی وایە نابێت تەنها شکستی یەک دوو ئەزموونی پارتە ئیسلامیەکان بەسەرەوانی تردا بسەپێنرێت، بەڵکو دەبێت لە کۆی پرۆسەکە بڕوانرێت و پارتە ئیسلامیەکانی تر سوودی لێوەرگرن. داواش دەکات سەیری ئەزموونی دەوڵەتە جیاوازەکانی وەک تورکیا و مالیزیا و تونس و میسر و عێراق و ئەفغانستان بکرێت کە لە کۆی ئەمانە خاڵی پۆزەتیف و نێگەتیڤ بەدیار دەکەوێت و بوونی هەیە. کە دێتە سەردۆخی هەرێمی کوردستانیش ئیبراهیم محەممەد عەزیز دەڵێت بە خوێندنەوەی جیاوازی دەنگەکانیان لە ناوچەکانی دەسەڵاتەکانیان ئەگەر دەسەڵاتی زۆنی سەوز و زەرد لە سنوورەکانی خۆیان کەم بکرێتەوە و ڕێگە لە گزی و تەزویر بگیرێت دەنگەکانی دەسەڵات لەگەڵ ئیسلامیەکان زۆر جیاوازی نابێت. ئەمەش ئەوە دەگەێنێت کە هۆکاری مانەوەی دەسەڵات پارە و ئەو خۆسەپاندانەیە کە لە ڕێگەی دامەزراوە فەرمیەکانەوە ئەنجامی دەدەن. ئەگینا بێگومان ئیسلامیەکان لا پێشەوە دەبن و هاوڵاتیان ئەوان دیاری دەکەن. ئەو چاودێرە سیاسی پێشی وایە ڕاستە تونس و میسر و ئەزموونەکانی تریش کاریگەری دروست دەکەن، بەڵام هەمویان سنووردارن و دەبێت لەو چوارچێوێشدا مامەڵەیان لەگەڵدا بکرێت. دروستکردنی بێهیوایی و هێنانەکایی بارودۆخێک کە دوودڵی دروست بکات لەسەر کار و چالاکی سیاسی تەنها خزمەت بە دەسەڵات دەکات. لەلایەکی دیکەوە دکتۆر عادل باخەوان لێکۆڵەر و مامۆستای زانکۆ لە فەڕەنسا لەبارەی ئەو نامە و پرسیارانی لەبارەی دۆخی تونسەوە ئاراستەی کراوە، بابەتێکی لەژێر ناوی بۆ ئەڵمانیەکان پشت لە دیموکراسی و پشتیوانی لە کودەتا دەکەن نووسیوە و دەڵێت جیاوازی کەوتۆ لە نێوان دۆناڵد ترامپی ئەمریکی و جایل بولسوناروی بەرازیلی و مارین لۆپێنی فەڕەنسی و قەیس سەعیدی تونسیدا نییە و وەک یەکە و لە یەک ئاسدا هەڕەشەن بەسەر کۆمەڵگاکانیانەوە. باخەوان لە خاڵێکی دیکەدا ئاماژەی بەوە داوە چۆن ئێستا نەهزەباجی بڕیارە هەڵەکەی دەدات کە پشتیوانی لە قەیس کرد. ئەلمانیەکانیش لە داهاتوێکی نزیکدا باجی توندی پشتیوانی لەم کودەتایە دەدەن و باشترین بەڵگەش میسری عەبدولفەتاح سیسیە. ئەو توێژەرە کوردە ئاماژە بەوە دەکاتەوەی لە ئێستادا لە تونس بووە بە هەڕەشە بەسەر شەریعەتی دەنگ و دیموکراسیەوە سەرۆک کۆمارە نەک سەرۆکی پەرلەمان. قەیس سەعیدە نەک ڕاشید غەنووشی و هەر پشتیوانیەک لە یەکەم دژی دووهەم پشتیوانیە لە کودەتا و داپڵۆسین دژی دیموکراسی و شەریعەت. بۆیە دەبێت بە هەموو شێوەیەک سەرکۆنە بکرێت و کۆمەڵگە لە دەرەنجامە ترسناکەکانی ئاگادار بکرێتەوە. ڕای پاڵپش بۆ تێڕوانین و بیرکردنەوەی ئەمان ئەو لێدوانی ویلیام لۆرانس بەرپرسی پێشووی لە وەزارەتی دەروی ئەمریکایە کە وێڕای ئەوەی کودەتاکەی قەیس بە پێشێلکردنی یاسا و دەستور ناو دەبات، پێی وایە سەرۆکۆماری تونس بۆ گەیشتنە دەسەڵات سوودی لە ئازادی ڕاگەیاندن وەرگرت، بەڵام ئێستا دەیەوێت بێدەنگی بکات. نفذ الصبر بالرغم من التحذير